بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، عزیزانم مسلمانانی خۆشەویست، خۆمان بە خۆشحاڵ دەزانین کەوا لەم کورتە ڤیدیۆیەدا باسی گرنگی و ئەهمیەتی دوعاکردنتان بۆ بکەین لە ئیسلامدا. خوای گەورە دوعاکردنی بەخشیوە بە ئێمەی مسلمان کە بەڕاستی فەزڵێک و گەورەیەکی تایبەتی خۆی هەیە. هەر کەسێک لە خودا بترسێ و سوپاسی تەواوی خوای گەورە بکە، ئەوە خوای گەورە دوعاکانی گیرا دەکات و ڕەحمی بە زەعیفیەکانمان دەکات و ناڕەحەتیەکانمان لەسەر لا دەبات و بەڵاکان لا دەبات. بۆیە سوپاس بۆ ئەو خودایەی کەوا بە ڕەحمی خۆی فەزڵ و منەتی بەسەر ئێمەدا باراندووە. خوای گەورە هیدایەتمان بدات کەوا پاک و بێگەردی ئەو بکەین، سوپاسگوزاری بکەین و شوێن فەرمانەکانی ئەو بکەوین و واز لەو شتانە بێنین کە نەهی لێ کردوین. بەڕاستی خوای گەورە منەتێکی زۆر بەسەر ئێمەدا باراندووە و فەزڵێکی گەورەیە لە لای خوای گەورەوە کە وای کردووە دوعاکردن و پاڕانەوە لە خوای گەورە لێکێک بێت لە بەڕێزترین و باشترین عیبادەتەکان بۆ خوای گەورە. ئەگەر سیر بکەین هەموو ئینسانێک کە زۆر داوات لێی کرد، داوای یارمەتیت لێی کرد، پرسیارت لێی کرد، عادەتەن بێزار دەبێت و لەوانەیە زۆر جار تەعاملی بگۆڕێ لەگەڵتا و بێزار بێ لە داواکردنەکانت. بەڵام جیاوازی خوای گەورە وەلیلله المەثل الأعلى کە خوای گەورە ئەمەش نیشانەیە ڕەحم و بەزەی و فەزڵ و کەڕەمەتی خوای گەورەیە، دوعاکردنی کردووە بە باشترین عیبادەت. لەسەر داواکردن لە خوای گەورە بەندە باشترین پاداشت وەردەگرێ. لە نوعمانی کوڕی بەشیرەوە ڕەزای خوای لێبێت فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی الدعاء هو العبادة، واتە دوعاکردن خواپەرستیە، عیبادەتە. و خوای گەورە خۆی دەفەرمێت فادعوا الله مخلصين له الدين، داوا لە خودا بکەن دڵسۆز بن، خوداپەرستیەکی پاک بکەن بۆ خوای گەورە. بۆیە دوعاکردنی بەستۆتەوە بە خواپەرستیەکی پاک و ئەساسی عیبادەتکردن. خوای گەورە فەرمانی پێمان کردووە کەوا دوعا بکەین و بەڵێنیشی پێداوین کە وەڵاممان بداتەوە بە فەزڵ و منەتی خۆی لەسەر ئێمە. خوای گەورە دەفەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم، پەروەردگارتان فەرموویەتی بانگم بکەن، داوام لێ بکەن، وەڵامتان دەدەمەوە. ئەی بڕواداران، کەواتە ئێمەش پێویستە وەڵامی خوای پەروەردگارمان بدەینەوە بەوەی کە دوعا بکەین. خوای گەورە هەر بە هەمان شێواز لە قورئانی پیرۆزە فەرمێت هەر کەسێک لە بەرامبەر ئەو کەسانەی کەوا واز لە دوعاکردن دێنن، خوای گەورە دەڵێت، دەفەرمێت کە سزایەکی بە ئێشیان دەدەین. إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. ئەو بەندانەی کە خۆیان بە گەورە دەزان و تەکەبور دەکەن و ئەوە خوای گەورە دەیان خاتە ناو جەهەنەمەوە.
کە زانایان دەفەرمونون یەستەکبیرون عن عیبادەتی مەبەستی پێ لە دوعاکردن و داواکردنە لە خوای گەورە. ولا أبو هريرة رضي خوای لەسەر بێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من لم يسأل الله يغضب عليه، هەر کەسێک داوا لە خوای گەورە نەکات لێی تووڕە دەبێت. بۆیە پێویستە ئەیمانداران ئێمە داوا لە خوای گەورە بکەین، هەموو داواکاریەک گەورە و گچکە نزیک و دوور هەرچی هەمانە لە خودای گەورەی داوا بکەین، چونکە هەموو کارێک بەدەستی خوای گەورەیە، هیچ شتێک ڕێگری ناکات لەوەی کە خوا دەیبەخشێ و هەر هیچ شتێکیش نابەخشێت لەوەی کە خوای گەورە ڕێگیری لێ دەکات. بۆیە هەموو ژیانمان هەرچی هەمانە ئەوەی بە خەیاڵماندا دێت بە خەیاڵماندا نەهاتووە هەمووی لە دەستی خوای گەورەیە. زۆر شت هەیە بە مەحاڵی دەزانین، بەڵام خوای گەورە هیچ شتێکی لا مەحاڵ نییە. خوای گەورە دەفەرمێت وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يردك بخير فلا راد لفضله. کاتێک کە خوای گەورە بیەوێت تووشی ناڕەحەتیەکت بکات ئەوە هیچ کەسێک نییە لەسەر لابدا تەنها ئەو نەبێت، و ئەگەر بیەوێ خێرێکت توش بکات ئەوە هیچ کەسێک نییە بتوانێت ئەو خێرە لە تۆ دوورخاتەوە. دایکمان عایشە دەفەرمێت سەلوا الله كل شيء حتى الشمس فإن الله لو لم ييسره لم يتيسر. دایکمان عایشە دەفەرمێت داوا لە خوای گەورە بکەن هەموو شتێک، هەتا وەکو تەنانەت ڕۆیشتنی نعلەکانتان کە بە پێ ڕووکاتێکەتانوێ بە پێ بڕۆن، ئەوەش داوا لە خوای گەورەکەن کە بۆتان ئاسانکە، چونکە ئەگەر خوای گەورە ئاسانی نەکات بۆتان ئاسان نابێت. فەسەلوا الله. بۆیە داوا لە خوای گەورە بکەن ئەی بەندەکانی خوای گەورە هەرچی هەتانە. خوای گەورە ئەو بەندانی خۆش دەوێت کە داوای لێ دەکەن و بەردەوام دەبن لە دوعاکردن و ئیلحاح دەکەن. ئیلحاحکردن وەکو ئیبن قەیمی جەوزی دەفەرمێت هەر کەسێک ئیلحاح بکات لە دوعاکانیدا خوای گەورە وەڵامی دەداتەوە. ئیلحاحکردنیش واتە سووربوون لەسەر داواکردنی ئەو شتە. خوای گەورە داواکاریەکانتان جێبەجێ دەکات، دەستی کراوەیە خوای گەورە دەبەخشێت بۆ شێوازەی کە دەیهەوێت. خوای گەورە هەرچی بیەوێت لە دەستی ئەودایە و هەرچی موڵک و دەسەڵاتی ئاسمانەکان و زەوی و ئەوەی تیاندایە لەبەردەستی ئەودایە. لە ئەبی هورەیرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت فەرموویەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی خوای گەورە دادەبەزێت بۆ ئاسمانی دنیا لە سەیەکی کۆتایی شەودا، بۆ دەفەرمێت کێ هەیە داوام لێ دەکات وەڵامی بدەنمەوە، کێ هەیە داوای شتێکم لێ دەکات پێی ببەخشم، کێ هەیە داوای لێ خۆشبوونم لێ دەکات بۆیە لێی خۆش بم. بۆیە ئەی بەندەکانی خوا چ خەسارەتمەندیەکە چ زەرەرێکە کە ئینسان تەرکی دوعاکردن و داواکردن لە خودایەکی بەخشندە و میهرەبان و بەبەزەی بکات کە هەموو خێر لە دەستی ئەودایە و هەرچی لە ئاسمانەکان و ئازەویدایە هەمووی جوندی ئەوە. هەر کاتێک فەرمان بکات هیچ کەسێک نییە ڕەتی بکاتەوە و دژی بوەسێ. خودای گەورە فەرمانی پێکردووین بە دەوڵەمەندی خۆی بە گەورەی خۆی هەرچی داو فەرمانی پێکردوین هەرچی یەکمان هەیە کە لە ئەوی داوا بکەین. وەک لە ئەسەرێک داهاتووە کە وەهبی کوڕی منبە ڕەحمەتی خوای لێبێت بە پیاوێکی فەرموو، ئەو پیاوە داهاتچوو بۆ لای خەڵکی دەوڵەمەند داوای لێ دەکردن کە پێی ببەخشن. پێی فەرموو وەیحەک تأتي من يغلق عنك بابه ويظهر لك فقره ويواري عنك غناه وتترك من يفتح لك بابه ويظهر لك غناه ويدعوك إلى مسألته ادعوني أستجب لك. وتي وأي هاوار بوتو دەچی بۆ لای کەسێک کە دەرگات بە ڕوویدادا دەخات، دەرگای بە ڕوویدادا دەخات و پێش ئەوەش نیشان دەدا کە فەقیرە نیەتی و هەرچی دەوڵەمەندی هەیەی لێت دەشارێتەوە و واز دێنی لە کەسێک داواکردن لە کەسێک کە دەرگای خۆی بە ڕووی تۆدا دەکاتەوە و
دەوڵەمەندی خۆیت پیشان دەدات و داواشت لێ دەکات کە داوای لێ بکەی وەکو چۆن دەفەرمێ ئودعونی ئەستەجیب لەک. بەڕاستی ئەگەر ورد بینەوە لەم خاڵە بۆمان دەردەکەوێت کە خوای گەورە چەندە پێی خۆشە بەندەکانی نزیک ببنەوە لە داواکردن لە خوای گەورە و وەکو چۆن فەرمانی پێکردوین کە داوای لێ بکەین. بۆیە پێویستە لەسەرمان هەموو هەوڵێک بدەین کە داوا بکەین لە خوای گەورە. لە ئەبی سەعیدی خودریەوە ڕەزای خوای لەسەر بێت فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ما من مسلم يدعو ليس بإثم ولا قطيعة رحم إلا أعطاه الله إحدى الثلاث. هیچ ئیماندارێک هەتا کۆتایی حەدیسەکە هیچ ئیماندارێک هیچ مسلمانێک نییە کە داوا لە خوای گەورە بکات بە مەرجێک دوعاکردنەکەی بۆ گوناح و پچڕاندنی سیلەی ڕەحم نەبێت ئەوە خوای گەورە بە یەکی لە سێ شەوازەکان وەڵامی دەداتەوە پێی دەبەخشێت. لە دوعاکردن و پارانەوە لە خوای گەورەدا بۆچی ئەگەر بورد ببینەوە بۆچی خوای گەورە ئەوەندە گرنگی داوە بە دوعاکردن و فەرمانی پێکردین کە دوعا بکەین و پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی ڕوونکردوینەوە لەسەری. لەبەرەوەی لە دوعاکردندا و لە خوای گەورە و پارانەوە لێی ملکەتی تێدایە بە خوای گەورە و شەکوای حاڵی خۆتی تێدایە و دوعا بەندە لە کاتی دوعاکردندا ضعیفی خۆی نیشان دەدات و گەورەی خوای گەورە نیشان دەدات و ئیخلاسی بەندە بۆ خوای گەورە نیشان دەدات کە تەنها داوا لە خوای گەورە دەکات. ئەوانەش کڕۆکی ئیمانداریەتیە کە بەندە خۆی بچووک نیشان بدات، خۆی بە عەبد و بەندە نیشان بدات، داندەنێ بە هەڵەکانیدا و داوا لە خوای گەورە دەکات، داوا لە هیچ کەسێکی تر ناکە و شەکوای بۆ لای خوای گەورە دەکات و بە ئەسما و صفاتی خوای گەورە صفەتەکانی خوای گەورە بەرز دەنرخێنێت و ئەمەشیان بەڕاستی صفەتێکی جوان و عیبادەتێکی جوانە. هەر کەسێک ملکەز بوو بۆ خوای گەورە شەکوای خۆی بۆ لای خوای گەورە کرد ئەوە باشترین دەرمانە. دوعا بەڵا لا دەبات لای دەبات و چارەسەری دەکات و ناهڵێ بەڵادا بەزێ بە سەریدا وەردە بەڵاش لا دەبات و کەمی دەکاتەوە. لە ثەوبانەوە ڕەزای خوای لەسەر بێت لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم فەرموویەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لا يرد القضاء إلا الدعاء. هیچ شتێک نییە قەزا و قەدەر لا بدات تەنها دوعا نەبێت، قەزا ڕەت دەکاتەوە تەنها دوعا نەبێت. لە زانایەکیان لە پرسی لەبارەی ئەم حەدیسەوە کە ئایا ڕەتکردنەوەی قەدەر و قەزا چۆنە، لە وەڵامدا فەرمووی خوای گەورە لە علمی خۆیدا نووسیوێتی کە ئەم بەندەیە ئەم حاڵەتەی هەیە، ئەم بارودۆخەی هەیە، ئەم ئیشەی هەیە، بە دوعاکردن چارەسەر دەبێت. بۆیە بەندەکە کە بەردەوام بوو لە دوعاکردن ئەوە خوای گەورە ئەو کارەی بۆ جێبەجێ دەکات. پێویستە کە داوامان لە خوای گەورە کرد ئادابەکانی دوعاکردنمان لەبەرچاو بێ کە وا دەکات ئەجری زیاتر بێت و وا دەکات ئاسانتر و زیاتر وەڵام بدرێتەوە و لە دوعاکردنیشدا ئادابمان هەیە واجبە، هەندێک ئادابیشمان هەیە مستحەبە سونەتە کە بەڕاستی تەئسیرێکی باشیان هەیە لە وەڵامدانەوەی دوعاکاندا. لە ئادابە واجبەکان ئەوەیە کە بەندە أن يخلص العبد في دعائه لله تعالى وفلا يدعو معه أحدا. عیبادەتەکەی ئەم عیبادەتە و دوعاکردنەکەی خاڵسەن بۆ خوای گەورە بێ، بانگی کەسی تر نەکا، هاوار لە قەبر نەبەسێ، یعنی تەنها و تەنها داوا لە خوای گەورەکە بە ئیخلاسەوە، هیچ کەسێکی لەگەڵ هاوبەش بڕیار نەدا
بتاك تنهاي داوي ليبكات وكو خواي قورة فرميت وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا مزگەوتەکان هی خوای گەورەن بوڵکی خوای گەورەن لەگەڵ خوای گەورە هیچ کەسێک هاوار بۆ هیچ کەسێک مەبن بۆیە دوعاکردن و داواکردن لە غەیری خوای گەورە و داواکردن لێی بۆ نمونە داواکردن لە مردوو یاخود داواکردن و پارانەوە لە کەسێکی زیندوو داوای دوعانە پارانەوە لە کەسێکی زیندوو بە ئەوە شیرکە کردەوە چاکان هەڵدەوەشێنێتەوە و خوای گەورەش تووڕە دەکات بۆیە لەخوا بترسن و دوورکەونەوە لە پارانەوە لە مردوو و هانابردن و پارانەوە لە کەسی زیندوو بە نیەتی دوعا وەک خوای گەورە دەفەرمێ له دعوة الحق والذين يدعون من دونه لا يستجيبون لهم بشيء بانگوازی حەق هی خوای گەورەیە و ئەو کەسانش کە لیان دەپاڕێنەوە هانایان بۆ دەبن لە دوو جگە لە خوای گەورە ئەوە بە هیچ شێوەیەک وەڵامیان نادنەوە و یەک لە ئادابەکانی تری دوعاکردن داواکردنە لە خوای گەورە بە ناوە جوانەکانی و بە سیفەتە بەرزەکانی و سەناکردن و سوپاسکردنی خوای گەورە خوای گەورە دەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها و دوای ئەوە کە سوپاسی خوای گەورەمان کرد حەمد و ثەنای خوای گەورەمان کرد بە سیفەتە بەرزەکانی بە ناو جوانەکانی ئەوە سڵاوەتدانە لەسەر کۆتا پێغەمبەر صلی الله عليه وسلم عمەری کوڕی خەتاب ڕەزای ڕەحمەتی خوای لەسەر وێ دەفەرموێ إن الدعاء موقوف بين السماء والأرض لا يصعد منه شيء حتى تصلي على نبيك صلى الله عليه وسلم عمەری کوڕی خەتاب دەفەرمێت بەڕاستی دوعا لە نێوانی ئاسمانەکان و زەوی ڕادەژیرێت بەرز نابێتەوە هیچ شتێکی هەتاوەکو سەڵاوات لێ نەدەی لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە گرنگە سوپاسکردن و سڵاوەت لێدان مان بیر نەچێت لە کاتی دوعاکردندا و ئاداب یەکتری دوعاکردن ئەوەیە کە دوعا بکرێت بە خێر دوعای خێر بکرێت و دوعاکەمان بۆ ئەنجامدانی گوناه و تاوان نەبێت کەسێک دوعا بکات بۆی دزی بکات دوعا بکات بۆی قەتڵی بکات دوعا بکات بۆی زینا بکات دوعا بکات وەڵحاصڵ دوعاکردنەکەت بۆ ئەنجامدانی گوناه و تاوان نەبێت و پچڕاندنی سیلەی ڕەحم و نەبێت نابێت پەلەشی تێدا بکرێت نابێت پەلە بکرێت لە وەڵامدانەوەی دوعادا لا صحيح مسلم ده هاتوا پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي يستجاب للعبد ما لم يدعو بإثم أو قطيعة رحم دعاء كان ولام ددريتوا بمرجيك دعاء بو جناح نبت وبسرانديني سيلي رحم نبت وهروها لصحيح مسلم ده هاتوا بها ماشيوا دفرمي صلى الله عليه وسلم يستجاب لأحدكم ما لم يعجل يقول دعوت فلم يستجب لي ئێوە وەڵام دەدرێنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت دوعاکانتان وەڵام دەدرێتەوە بە مەرجێک کە پەلە نەکات لە وەڵامدانەوە بە جۆرێک کە دەڵێت کە بڵێ بە جۆرێک ئەو بەندەیە دوعا بڵێت دوعام کرد و بەڵام وەڵامەکەم نەبینی و وەڵام نەدرامەوە و هەروەها دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کۆتایی لە نەسێکی تردا کە ئەمەی لەگەڵ زیاد کردووە دەفەرمێت قد دعوت وقد دعوت فلم أرى يستجاب لي فيستحسر عند ذلك ويدع الدعاء بەندە لەو کاتەدا بڵێت بەڕاستی هەر دوعام کرد بەڵام نەمبینی وەڵام بدرێمەوە لەو کاتەدا بێزار دەبێت و هیلاکەت دەیبینێت و دەسەوسان دەبێت لە دوعاکردن و واز لە دوعاکە دەهێنێت ولا ئادابێکی تری دوعاکردن ئەوەیە کە بەندە هەمیشە گومانی تەواو و گومانی جوان بە خوای پەروەردگاری ببات فەخ بەڕاستی خوای گەورە وەڵامی بان کەسێک دەداتەوە کە داوای لێ دەکات پیغمبر صلی الله علیه وسلم فرموویەتی ادعوا الله وأنتم موقنون بالإجابة ئێوە داوا لە خوای گەورە بکەن و دڵنیا بن و لە کاتی دڵنیاکردن دوعاکردنەکەتاندا یەقینی ئەوەتان هەبێت کە خوای گەورە وەڵامتان دەداتەوە و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت فرموویەتی أنا لا أحمل هم الإجابة ولكن أحمل هم الدعاء فمن ألهم الدعاء فإن الإجابة معه من هەمی ئەوەم نییە خەمی وەڵامدانەوەی دوعام نییە بەڵکو خەمی دوعاکردنمە هەر کەسێک خوای گەورە ئیلهامی بۆ بکات و هانی بدات کە دوعا بکات ئەوە وەڵامەی دوعاکە لەگەڵ دوعاکردنەکە خۆیەتی یعنی مەبەست لێرە
ئەوەیە کە هەموو دوعایەک وەڵام دەدرێتەوە. ئیمامی عومەر تەکیدی لەوە کردوێتەوە کە هەر کاتێک خوای گەورە ئیلهام بۆ بەندەیەک بکات کە دوعا بکات، ئەوە دوعاکە وەڵامی لەگەڵ خۆیەتی. و لەو ئەسبابانەی کە گرنگن و دەبێتە هۆی وەڵامدانەوەی دوعا ئەوەیە کە بەندە خواردن و خواردنەوە و جلوبەرگی حەڵال بێت. ئەبی هورێرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم إن الله طيب لا يقبل إلا طيبا ثم ذكر الرجل يطيل السفر أشعث أغبر يمد يديه إلى السماء يا رب يا رب ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام فأنا يستجاب لذلك. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای گەورە پاکە و هیچ شتێکیش قبوڵ ناکات ئیلا پاک نەبێ. و پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی پیاوێکی کرد کە لە سەفەری لێ درێژ بۆتەوە و هیلاک بووە و لێی بڕاوە لە سەفەرەکەیدا دەستەکانی بەرز دەکاتەوە بۆ لای خوای گەورە و دەفەرمێ یا رب یا رب. و لە کاتێکدا ئەو کەسە خواردنی حرامە، خواردنەوەکەی هەر حرامە، جلوبەرگەکەی هەر حرامە و بە حرام گەورە کراوە فأنا يستجاب لذلك. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سورسومانەوە فەرمووی چۆن وەڵامی کەسێکی ئاوا دەدرێتەوە. بۆیە پێویستە ئێمە تەقوای خوای گەورەمان هەبێت و واز لە خواردنی حرام بێنین، ئەوەی کە کاسبی حرام و ماڵی حرام و خواردنی حرام خێری دنیا و قیامەت دەبات. بەڕاستی ئەوەی کە بەدەستیش دێت لە ماڵی حرام شتێکی کاتیە و ئینسان لە ئەسڵدا ئەگەر دڵخۆشیش بێ پێی لە ئەسڵدا لە ناخیدا ناڕەحەتە پێی و دڵخۆشیەکی درۆینەیە. تەنها جۆرایلکردنی فەرمانی خوای گەورە دەتوانێت بەندەکان بەڕاستی دڵخۆش بکات. خوای گەورە دەفەرمێت يمحق الله الربا ويربي الصدقات. هەر کاتێک ماڵێک بە ڕیبا دەخورێت خوای گەورە ئەویش لا دەبات ئەوەی کە هەشێتی. و پێویستە لەسەر ئێمە ئیماندار کەوا زۆر داوا لە خوای گەورە بکەین و لە کاتی خۆشی و ناخۆشیدا و لە هەموو بار و دۆخێکدا ئێمە دوعا بکەین. و هەموو کاتێک چونکە دوعا بەڕاستی عیبادەتێکی جوانە، خوای گەورە دەرەجەی ئینسانەکانی پێ بەرز دەکاتەوە و گوناهی پێلا دەبات و ئەو شتانی کە داوای دەکەین و تەڵەبمانە خوای گەورە بۆمان جێبەجێ دەکات پێی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەسیەتێکیدا بۆ ئیبن عەباس فەرموویەتی تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة. تۆ لە کاتی کە دڵخۆشی و ناڕەحەتیت لەسەر نییە خۆت یەکلا بکەوە بۆ خوای گەورە عیبادەتی خوای گەورە بکە، ئەوە خوای گەورەش لە حاڵەتی ناخۆشیدا بەهاناتەوە دێت. و لە کاتێکدا ئێمە پێویستە لە کاتی دوعاکردندا ئەوەشمان لەبەرچاو بێ کە هەوڵ بدەین ئەو کاتانە بگرینە بەر لەو کاتانەدا دوعا بکەین کە زیاتر پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی بەیان کردوین کە وەڵامدانەوەی دوعاکردن تیاندا گیرە. بۆ نمونە سەعاتێک لە ڕۆژی جومعەدا کە زانایان زۆربەیان دەفەرمون سەعاتێک پێش خۆر ئاوابوونە دوای نوێژی عەسری ڕۆژی جومعان و سەیەکی کۆتایی شەو و لە نێوان بانگ و قامەتدا و لە دوای نوێژە فەرزەکانەوە کە زانایان دەفەرمون کاتێک کە ئینسان تەشەهودی خوێند تەحیاتی خوێند لە دوای تەوابوونی تەحیاتەکەی سەلام نەداتەوە و دوعای تێدا بکات ئەو بەینە پێی دەوترێت دوبر سەڵات. و جگە لەو کاتانش لە کاتەکانی تر بۆ نمونە لە کێوی عەرەفە لە کاتی خواردنەوەی ئاوی زەمزەمدا و چەند شوێنێک تریشمان هەیە کە ئینسان توانێت بە ئاسانی دەستی بخات کە ئەو شوێنانە چین و ئەو کاتانە کەین. و پێویستە لە کاتی دوعاکردندا دڵ بە تەواتی حازر بێ، ملکەز بێ بەخوای گەورە، بە دڵشکاوی بە زەلیلی خۆی نیشاندا و سوور بێ لەسەر دوعاکردنەکانیدا. ئەو دوعای کە دەیهەوێت بەردەوام بێت و بە سوور بێ لەسەری و خوای گەورە تەوەسول بەکاربێنین. بەڵام وەک ئەوە نا هەندێک کەس تەوەسول بە شتی تر دەکات جگەرەوەی کە خوای گەورە فەرمانی پێداوە، بەڵکو تەوەسول بە خوای گەورە بکرێت بە ناوەکانی و بە سیفەتە بەرزەکانی و هەروەها
دەتوانێت ئینسان کە کردەوەیەکی چاکەی تایبەتی هەبێت ئەنجامی دابێت دەتوانێت وەک وەسیلە بیکاتە خوای گەورە و بڵێ خوای گیان من ئەو کارم کردووە لەبەر خاتری تۆ ئەگەر لێت قبول کردوم ئەو کارم بۆ جێبەجێ بکە. و هەروەها پێویست سونەت وایە و کەوا دەست بەرز بکرێتەوە لە کاتی دوعاکردندا تەنها لە هەندێک حاڵەتدا نەبێت کە جایز نییە ئینسان دەست بەرز کاتەوە بۆ دوعاکردن و کەوەش لە پێشتر لە شوێنی تر ئاماژەی پێکراوە و باشتر وایە کە ڕوو بکرێتە قیبلە لە حاڵەتی دوعاکردندا و سوپاسی خوای گەورە بکەین سەنای خوای گەورە بکەین و سەڵاوەت لەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم لێ بدەین و زەنی گومانی تەواومان بە خوای گەورە هەبێت کە وەڵاممان دەداتەوە. ئەگەر دوعایش بۆ شێوازانە بوو ئینشاءالله خوای گەورە بە هیچ شێوەیەک ڕەتی ناکاتەوە چونکە ئەوە باڵێنی خوای گەورەیە. داواکارین لە خوای گەورە کە بەردەواممان کات لەسەر ڕێبازە ڕاستەکەی خۆی ئیخلاس و ئیستیقامەتمان پێ ببەخشێت هیدایەتماندات لە گوناحەکانمان خۆش بێت کاری هەموو لایەک ئاسان بکات و خوای گەورە بمانجێڕێ لە بەندە ساڵحەکان و بەندە دڵسۆزەکانی خۆی و لە قیامەتدا لە ژێر سێبەری خۆی حەرش ئەمان بکات و لە ژێر ڕۆژێکدا کە هیچ سێبەرێک نییە ئیلا سێبەری عەرشی ئەو نەبێت و بەدەستی پێغەمبەرەکەی محەممەد صلی الله عليه وسلم لە حوزی کەوسەر ئاو بخۆینەوە. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.